نزیکەی 2 مانگە زەنگی خوێندن لێدراوە، بەڵام پرۆسەی خوێندنی ئەم ساڵ بە یەکێک لە خراپترین ساڵەکان دادەنرێت. نزیکە لەوەی بچێتە سەر ئەو ساڵانەی دیکە کە بەهۆی بایکۆت و ڤایرۆسی کۆرۆنا زیانی گەورەی بەرکەرتی پەروەردە گەیاندوو بۆ هۆی پاشەکشەی تەواوی ئاستی قوتابیان. ئەوەی جێی نیگەرانیە بۆ چوونێک دروست بووە کە دەسەڵاتدارانی هەرێم بەمەبەست کار بۆ دروستکردنی نەوەیەکی نەخوێندەوار و ناڕۆشنبیر دەکەن، بە تایبەت کە مێش میوانیان نییە و هەواڵێکی جددی بۆ جێبەجێکردنی داواکاری مامۆستایان و خستنەوە سەر سکەی خوێندن نییە. لە ئێستادا مەترسی جددی لەسەر پرۆسەی خوێندنی ئەم ساڵ هەیە بەهۆی ئەوەی 2 مانگ بەسەر لێدانی زەنگی خوێندندا تێدەپەڕێت و ئاسۆیەک دیار نییە بۆ جێبەجێکردنی داواکاریەکان و دەستپێکردنەوەی دەوام. لەم نێوەندەشدا حکوومەتی ماوە بەسەرچوو ڕۆڵی بێلایەنی و بێخەمی دەگێڕێت و چاوانەکەی دەخاتە ئەستۆی بەغدا و بە مامۆستایان دەڵێت موچەکانتان لای حکوومەتی عێراقە. ئەوە لە کاتێکدایە وەک مامۆستایان و فەرمانبەران دەڵێن نایەوێت و ڕێگە نادات عێراق موچەی فەرمانبەران ڕاستەوخۆ دابەش بکات. مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم نزیکەی 10 ساڵە دژی نالەباری گوزەرانیان و دژی بێموچەیی و نیوەموچە دەیان و سەدان ناڕەزایی و خۆپیشاندانیان ڕێک خستووە، بەڵام هیچ کات حکوومەت ئامادە نەبووە وەک دەسەڵاتێکی پێشکەوت و خواست مامەڵە لەگەڵ خواستی جەماوەری بکات و داواکاریەکانیان جێبەجێ بکات. لەو نێوەندەشدا تەنها قوتابیان و کە سوکاریان زیانمەند بوون. کارەساتەکە لەوەدایە دەسەڵاتدارانی هەرێم بە پێچەوانەوە خاڵی بەهێزی خۆیان لەوەدا دەبینەوە دۆخەکە لەسەر ڕەوتی خۆی بەردەوام بێت و تەنانەت یەک داواکاری مامۆستایانیش جێبەجێ ناکات. حکوومەت بیر لەوە ناکاتەوە چەند نەنگیە کارتی پەروەردە لاواز بێت بە پاساوی ئەوەی دۆخی هەرێم لە ڕووی ئابووری و ئەمنیەوە باش نییە و بابەتی گرنگتر هەیە لە کێشەی موچەخۆران تا کار گەیشتە ئەوەی شەق لە مامۆستا هەڵدەن و چاوی لێسوور بکەنەوە و ڕوبەڕووی هەڕەشەی نانبڕینی بکەنەوە. بەڵام بە چ پێوەرێک موچە گرنگ نییە لە کاتێکدا خۆیان و شازادەکانیان خۆشترین ژیان بەسەر دەبن لەسەر موچەی دزراوی خەڵک و بە تاڵانبردنی داهاتی نیشتیمان کە سەرڕای زیادکردنی بەردەوامی باج بودجەی ناوخۆی حکوومەت بێسەر و شوێن دەکرێت و گەندەڵی بە سیستم کراوە. بە چ پێوەرێک گرنگ نییە کە ئەوان تەنها موچەیان بەدەستەوە ماوە دابەشی بکەن، بەڵام پێیان ناکرێت. ئەم دۆخەی دەسەڵاتداران لە هەرێم فەراهەمیان هێناوە لە نێوان چینی دەوڵەمەند و هەژاراندا و بەردەوامی خوێندن لە خوێندنگە ناحکومیەکان، داخستنی خوێندنگە حکومیەکان. هێندەی دیکە ناڕەزایەتی جەماوەری زیاد دەکات و ئینتیمای گەنجان بۆ نیشتیمان کاڵ دەکاتەوە و دوور نییە لێکەوتەی خراپی بەدوا دابێت.